بەگشتی دۆخی بازار چۆنە؟ بەقورعان بەگشتی دۆخیان خراپە کولی هەمووی خراپە هەمووی کرێچیە و بازانانی و شارەوانی وازیان لێ ناینی و بەشانی بۆ شارەوانی وازیانی مەبەستە چییە؟ بەقورعان میز على ساز میزیانی ناتە ناوزادە ڕێیان گرتیە وچکەش وەختی پێش دەنگدانی بیست دەگۆڕێ نەبوو ئێستاش ئیشان بە خەرکەی نما و خەرکە تاش ئەمە هەرەی و هاتوو شارەوانی هاتوو هەمووی دێتە کورانی و ئەوەی مەسەلەکە ینی ئێستا دۆخی بازارش خراپ ینی بازار نییە هەر بازار هیچ نییە بەخوا هەموو لەسەر زرە دەڕوە بەخوا بوو هەیە کرێچیە خوا دەزانین لەسەرما لەبەر چ خۆی پارەی دەدا ئەرێ بەخوای ئەرێ وەڵە بازار تابری خراپە کەس زەوقی نییە نابینی سەر دنیا نەم تێک چووە دەبینم خەڵک بێخۆڵقە بۆ خەڵکاوە هەمووی لەبەر بێ بازار بی بازاریە کابرا بازار بکری لەسەر ڕۆژێ 35 لە سەر کریت کوانی میلیۆن 200 میلیۆن 300 شاگری لەسەر کری کاربای لەسەرە لەلای قەتعی لەسەرە شارەوانی پارەی زبیلی وەردەگری ئەومە بەچ دەدری کابرا کو خڵقیەبی کورە ناوە لە دریۆن چۆگەری دەمێتەوە خەڵک ئێستا لە خۆی بێزارە ئەرێ وەڵڵا خەڵکەکی زۆر لە خۆی بێزارە کەسی نای دەست دەخۆی دەدوکانەکە شتێکدا چکە لەوانە ئێستا کوی تێک دەدوکانەکەی بای دەفترش ئەشایەتی دایە مادی ئەشایەتی دای دکانەکەی لەوانە شەژعەف دەفتەری بازارێک قەداری جملەسیان کابرا نایاری خۆش تێکدا باش ئەو خەڵکەی موچە خۆرە یان فەرمانبەرە یان هاوڵاتێکی ئاسایی چۆن بێتە بازار شت بکڕی ینی کە پارەی پێ نییە ینی چی بکاتە بۆ خۆ هەم بە قەرد و فەردە هەمووی بەتەمای معاشە هەمووی دەرێ بەقەر با معاش بێ دەدەمێ ئەرە وەڵی چەند برادرم لێرە ئەشای دەبە بەقەت ئەو دەرێ بیدی کاکەم کە فیلمە تا معاژی ئەو دەری کاکە بیدێتە معاشدی هەمووی لەسەر معاشە سێ بەش خەرگە ڕوو معاش خۆرە ینی خەڵک لەسەر قەر دەژی ئێستا بەتاکید ئێستا و دوکاندارانش بۆ 1970 قەدای جملەسیانن ئەوان بەقەر دەینێرش بەقەر دەدەنەوە ڕزق با بەقەر دەڕوە بەس نەبی ینی ڕزقی زیاتر چیوە هەتا کێوە بەردەوام دەبی والله تا حکومت لایەک بەلایش لۆ خەرکەینەکە و معاشی چانەکە لەگە بەغدایە پێکنی لۆی خراپتر دەی باشن نابی پادەیان گوستار بەسار خۆزگەن بە پارێسا ڕۆژ بە ڕۆژ خراپترە ئێستا دەبی ئەوڕۆ باشە لە سبێنی ئەرێ بەخوا ئەوڕۆ باشە لە سبێنی باش شۆک و خۆت بێزار نەبووی هەر کورە هەر بەری وەڵڵە لە خۆم بێزارم وەندە بێزارم ئەرێ وەڵڵی بریم بێزانی بە درۆی بێزار هەم بێزارم